بله ام ایرانی بچن عراق له هر دیسا گریدای ایرانی پشتی گربونا گرجیان له هرم ایران جاره کدن سروری عراق بن پیکرو به درونان ایریشی هرما کردستان عراق کر سپایا پاسدارین ایرانی بر پرسیاریا ایریشین شوا چارشمه ین لسر هولیر راگهاند ایریشان خمن لسر زیدبونا آلوزیان له هرم زیده کرن و حکومت هرم کردستان او ایریش شرمزار کرن جبو بهتر زانیاری دوی درباره وان ایریشاندن ها پیامنیر دیار جمال جه هولیر بمرایه دم باش دیار وان ایریشان چه زیان انجام دانو هرم کردستان چه دبیجه بله صالح بفراو ام کاتتان باش دیاره هەرکە شەو دادێ ئیدی خەڵکی هەرێمی کوردستان ترسدایان دەگرێ بەو پێی کە گروپە چەکدارەکانی سەر بە ڕژێمی ئێران و هەروە ڕژێمی ئێران ناوبەناوە بە شەو هێرشی موشکی دەکەن و هێرشی درۆنی دەکەنە سەر خاکی هەرێمی کوردستان و سەروەری خاکی هەرێمی کوردستان دەبەزێنن ئەمە شوای کردووە کە ترس و دڵڕاوکێکی زۆر لە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بکات شەوی ڕابردوو ژمارەیەک درۆنی خۆکوش کە سوپای پاسداران بەرپرسیارەتەکەی گرتە ئەستۆ ئاراستەی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کرا بەو هۆیەوە کە لەلایەنی هێزەکانی هاوپەیمانانەوە سەرجەم هێرشە درۆنەکان تێکشکێنرا دوا بە دوای ئەوەی دەستگای دژە تیرۆری هەرێمی کوردستان لە ڕاگەنرایەکدا ئاماژەی بەوە کرد کە سەرجەم درۆنەکان تێکشکێنراون و پارێزگاری هەولێر باسی ئارامی هەولێری کرد بەڵام نیگەرانی خۆشی دەربڕی لەوەی کە ناوبەناوە ئاو بەم شێوازە سەروەری خاکی هەرێمی کوردستان دەبەزێنرێت و هێرش دەکرێت سەر خاکی هەرێمی کوردستان و ئەمە لەلایەکە و لەلایەکی دیکە و ئەمێ باستەوە بکەم کە هەر ئەمڕۆ بەهۆی مەترسیەکان و بەهۆی ئەوەی کە دەنگۆی هێرشکردنە سەر هەیە بۆ سەرگازی بۆ سەر کێڵگەی غازی کۆرمۆر لە سونی چەمچەمان لە سونی پارێزگای سلێمانی بە پێ و زانیارانەی کە دراون بە کۆمپانیای داناگاز لەوەی کە هێرشی درۆنی یاخود موشکی دەکرێتە سەر کۆمپانیاکە بۆیە کۆمپانیاکە سەرجەم کارەکانی خۆی لەوێ ڕاگر بە پێ و زانیارانی کە بە ئێمە دراون و جمجۆڵی سەربازی هەبووە لە سنووری کەرکووک و سنووری قەزای دۆستخورماتوو و ناحیەی سلێمانبەگی سەربا قەزای دۆستخورماتوو و ئەمە شوای کرد کە هێزە عراقیەکان دژە تیرۆری عراق لە بەدواداچوونی وردا بن بۆ ئەوەی کە ئەو جموجۆڵی کە باسەکرێ بۆ ئەوەی ئەو کەسانەی کە لە یاسا دەرچوون دەستگیر بکرێن و ڕاپێکی دادگا بکرێن و لەلایەکی دیکە ئەمە باستەوە بکەم کە بەپێی ئاماری ڕێکخراوی CPT ئەمریکایی کە لە ماوەی جەنگی ئەمریکا و هەروەها ئێران لە ماوەی سێمانگی ڕابردوودا دیارە 751 هێرشی درۆنی و موشکی کراوەتە سەر خاکی هەرێمی کوردستان لە ئەنجامدا 22 هاوڵاتی گیانیان لە دەستدا و هەروە 122 کەسی دیکەش بریندار بوون و دۆخەکە تا دێت ئەگەر بەم شێوازە بڕات پشێوی و ئاڵۆزی لە ناوچەکە دروست دەبێت. دیار دەکرێت باسی ئەوەشمان بۆ بکەی کە کاردانەوەی بەرپرسانی عێراق و هەرێم چ بووە سەبارەت بەم هێرشانە؟ دیارە هەر لە سەرەتاوە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەردەوامی نیگەرانی خۆیان دەردەبڕن لە بەرامبەر ئەو هێرشە موشکی و درۆنیانەی کە دەکرێتە سەر خاکی هەرێمی کوردستان و چەند جارێک دووپاتیان کردوێتەوە کە هەرێمی کوردستان بەشێک نییە لەو جەنگا بەڵام لێرە و لەوێ وەکو ئاماژەم پێدا کە هێرش دەکرێت سەر خاکی هەرێمی کوردستان و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی کونسوڵخانەی ئێرانیان لە هەولێر ئاگدار کردوێتەوە کونسوڵخانەی ئێرانیان لە سلێمانی ئاگدار کردوێتەوە هەروە حکوومەتی بڵین کۆماری ئیسلامی ئێرانیان ئاگدار کردوێتەوە بەڵام تاکو ێساکە وەکو ئاماژەم پێدا هێرشەکان بەردەوامن و پێشێلی ئەو یاسا و بنەما یاسا نێودەوڵەتیانە هەیە دەکرێت لەلایەنی ڕژێمی ئێران و گروپە چەکدارەکانی سەر بە ڕژێمی ئێران دیارە بەشێک لە هێرشەکان لە ناوخۆی عراقشەوە دەکرێت و حکوومەتی عراقی بە هەمان شێوە ئەمڕۆ عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عراق نیگەرانی خۆی دەردەبڕی و ئیدانەی ئەم کردەوەی کرد و باسی لەوە کرد کە لیژنەیان پێکێناوە و دەستگا ئەمنیەکانیان ڕاست پاردووە بۆ ئەوەی کۆتایی بهێنرێت بەو هێرشە موشکی و درۆنیانەی کە دەکرێتە سەر خاکی هەرێمی کوردستان و ساڵح ئەمێ باس لەوەش بکەم کە فەرمە بۆ کورتیک دەمە مەگەلێک کێمە بەڵێ ئەمێ باس لەوەش بکەم ینی سوپای پاسداران تەنها بۆ نەوەستاوە کە هێرش بکاتە سەر ئەو
نارەکانی خۆی لە خاکی هەرێمی کوردستان بەو پێیکە بۆ لە هەمان کاتامێ باسەوەش بکەم کە لە ناوچە سنووریەکان هاوڵاتیان لە ترس و دڕاوکێکی زۆردا دەژین بە تایبەتی کۆچەریەکان لە ماوەی ئەم مانگا از سپاس دکم دیار جمال جبو وزانیرین تدایمه مالا تا آوا